جەنگی چل ڕۆژەی بەرەی ئەمریکا ئیسرائیل و ئێران بە ئاگربەستێکی کاتی ڕاگیراوە. بەڵام بنبەستی دانوستانەکان وەک بۆمبێکی چێندراو هەر ساتێک ئەگەری تەقینەوەی جەنگێکی سەرتاسەری لێ دەکرێت. سەرەڕای ناکۆکیە کۆنەکان ئێستا گەروی هورمز بووەتە چەقێکی تری ململانیەکان لەلایە گەماروی ئەمریکی و لەلایەکی دیکە هەوڵی کۆنتڕۆڵکردنی تاران. ئەم ڕێڕەوەیان کردووەتە خاڵی وەرچەرخانی ڕووداوەکان. لە میانی بەشداریان لە بەرنامەی ئەمڕۆی پەیام پسپۆڕان تیشکیان خستە سەر ئاڵۆزیەکانی ئەم گەروە. دکتۆر ئیسماعیل بەرزنجی پێی وایە جۆری مامەڵەکردنی لایەنەکان لەگەڵ گەروی هورمز نیشانەی ئەوەیە کە هێشتا خواستی ڕێکەوتن لای هەردوولا لە بژاردەی جەنگ بەهێزترە. کارتی داخستنی گەروی هورمز من پێم وایە بە دیلێکی دەستپێکردنەوەی شەڕە. یعنی ئەکرا ئەمریکا لە دوای ئەوەی کە نەگەیشتە هیچ نەتیجەیەک یەکسەر دەستکاتەوە بە شەڕکردن. ئەوە یعنی هێشتنەوەی جۆرێک لە پەراوێزێک لە کات و لە هامشێک بۆ ئەوەی کە سەر لە نوێ جارێکی تر دابنیشتنەوە وی لاگەری بە تەواوەتی دەستیان لە یەکتری بەردایە ئەوە بێگومان شەڕەکە دەستی پێکردەوە. لە بەیانی و دوو بەیانی سێ بەیانیە کۆمەڵک لە ئاسارەکانی ئەبینین ئەگەر لێدوان و ڕوونکردنەوەی زیاتر نایە بە دوایە نەوت بە ڕێژەیەکی زۆر بەرزە بێتەوە. پشکەکانی بۆرسەی ئەمریکا و وڵاتانی ئاسیا و ئەوروپا و هەمویان دا ئەبەزن کۆمەڵک لە شەریکات زەرەری زۆر ئەکا ئەنەوەی کە ئەمریکا زۆر لێ ئەترسێ هەڵاوسان لە ئابووری ئەمریکایەتە ئاراوە. لە بەرانبەردا هۆشیار عومەر ئاماژە بە مەترسیەکانی هورمز دەکات و بۆ چوونێکی جیاوازی هەیە. ئەوجە خت دەکاتەوە کە ئەم ڕێڕەوە نەک هەر خاڵی فشارە بەڵکو دەکرێت ببێتە ڕێگە خۆشکار بۆ هەڵگیرسانەوەی جەنگێکی وێرانکەر. ئەمەش بیانوە وڵاتانی عەرەبی لە پشتەوە بە بڕوای من کەنداو لەگەڵ هەندێک وڵاتی عەرەبی ئەیانەوێت جۆرێک لە پیلانێک بەڕێوە بەرن ئەم بڵێن ئەمە ئاوی نێودوڵەتی خۆی ئاوی نێودوڵەتی نییە ینی سنووری ئێران و عومانە بۆ نمونە هەرچەنە پرۆسەی ئابلوقینەکە زۆر قورسە بێت چکە ئەبێت بەردەوام کشتی لەوێ هەبێ و ئێران توانێت بیان کاتە ئامانج دوورنی ئەمە تەڵەیەکی کە بێت کە کشتی ئێرانی ئەمریکی نقم بکرێت سەربازێکی زۆر بکوژرێ ڕێی ناوخۆی ئەمریکا ڕەنگە بگۆڕێەوە ئاراستەی جەنگ یعنی پرۆسێکی ئێجگار ئاڵۆز ئەم بابەتە زۆر جا لای ئێمە زۆر بە ئاسانی باسەکرێت. لێکۆڵەرێکی ئاسایشی نێودەوڵەتیش پێی وایە گەروی هورمز کارتێکی مەترسیدارە و بەکارهێنانی وەکە ئەمڕازێکی گوشاری بەردەوام ڕەنگە بە زیانی خودی ئێران بشکێتەوە. ینی مەسەلەکە بەس بۆ داخستن یە چکایگە دابخرێکێک لە وڵاتانە کە زەرمەند دەبێ ئێران خۆشێتی لەبەرەوە ئەوەی کە لە بیدایەتی شەڕەکەەوە باسەکرا مین ڕێژرا و تەواو کۆتایی پێهاتۆم شەو خارکە گیرەشتی وا نابێت لەبەرەوەی ئەو وڵاتە بۆ خۆی 2000 کیلۆمەتر سنووری ئاوی لەسەر دەریای عومان و کەنداو هەیە ینی یەکێک لە گەورەترین زەرمەندەکان ئەگەر بێت و ئەو گەروە دابخرێ یا کەنداو بە تەواوەتی قوفڵ ببێ خۆی ئەبێ لەبەرەوە مەبەستی نییە بۆ جۆر بێ ئەگەر بێت و ئەم گەروە بەو ئوسلوبەی ئێستا کۆنتڕۆڵ بکرێەوە بەرەو پێش بڕوا ئەکرێ بۆ ئێران خۆی ببێ بە مەترسی. گەروی هورمز کە پێشتر شاڕێیەکی کراوەی بێمەرجی دەریاوانی بوو ئێستا بووەتە بارمچەی ململانەیەکی بێوێنە. هەر جۆرە جوڵەیەکی سیاسی یان سەربازی لەم خاڵەدا بازاڕەکانی جیهان بە خودی بەشدارانی جەنگیشەوە دووچاری شۆکێکی مێژوویی دەکات.